سڵاتان لێبێ هاوڕێیان ئەمڕۆ لە جیهان مۆتۆرسین لە قی سلێمانی سەر جادەی بازنەی مەلیک مەحموود لە دوای ئەوەی نۆژەنمان کردوتەوە بۆ خزمەتی بەکارهێنەران و کڕیارانی ئۆتۆمبیلی توێتا ئێستاش لەگەڵ مابن گەشتێک دەکەین بە ناو بەشەکانی جیهان مۆتۆرسی سلێمانی وەرن لەگەڵ مابن. سەرەتا کە دیتە ژوورەوە بەشی نمایشکردنی ئۆتۆمبیلەکانی توێتایە لە جیهان مۆتۆرسی سلێمانی و لێرەدا بەشی پێشوازیمان هەیە کە کارمەندێکی پێشوازی لەگەڵدا دەبێت و هاوکاریت دەکات بۆ هەر پرسیارێک کە هات بێت. ئێرە ئەو بەشانەیە کە ڕاوێژکارانی بەشی فرۆشتن پێشوازی لە کڕیاران دەکەن و ڕێنماییان دەکەن بۆ کڕینی ئۆتۆمبیلەکانیان. لەوێ ئەوەی هاوڵاتیان سەردانی جیهان مۆتۆرس دەکەن بۆ کڕینی ئۆتۆمبیلەکانیان یاخود بۆ سێڤیسکردنی ئۆتۆمبیلەکانیان دەتوانن لەم بەشەدا کە بەشی پشوتانی کڕیارانە دەتوانن پشوو بدەن وەکو من یاخود قاوەی بخۆنەوە. ئێرە بەشی خزمەتگوزاری جیهان مۆتۆرسە هەر کاتێک بەکارهێنەرانی ئۆتۆمبیلەکانی توێتا سەردانی جیهان مۆتۆرس دەکەن بۆ سێڤیسکردن و چاکردنی ئۆتۆمبیلەکانیان دێنە ئەم بەشە کە ڕاوێژکاری پسپۆر لەگەڵتاندا دەبێت هاوکاریتان دەکات ڕێنماییتان دەداتێت بۆ چاکردن و سێڤیسکردنی ئۆتۆمبیلەکانتان. های مسەرمیتن. ئێرە بەشی خزمەتگوزاری جیهان مۆتۆرسە لێرە لەسەر دەستی تیمێکی شارەزا و لێهاتوو ئۆتۆمبیلەکانتان بە باشترین شێواز چاک دەکرێتەوە سێڤیس دەکرێت و لە ماوەیەکی زۆر کەمدا ڕادستی ئێوەی ئەزیز دەکرێتەوە. لە بەشی پارچەی یەدەکی ئۆرجیناڵی توێتا لە جیهان مۆتۆرس سرجەم پارچەکانی توێتا بەردەستە کە گرنگیمانەوە کواڵیتیان لەگەڵدایە. لە کۆتاییدا لێرە ئۆتۆمبیلەکان ڕادستی کڕیارە خۆشەویستەکان دەکرێت لەلایەن ڕاوێژکاری فرۆشتنەوە. اینجا ئەمەی بەتان بڵم ئەوەی کە باسم کرد تەنها گەشتێکی خێرا بوو بەناو بەشەکانی جیهان مۆتۆرسدا لەبەرەوە لەگەڵمان بن لە ڤیدۆکانی داهاتوودا زانیاری زیاترتان پێدەدەم لەسەر جیهان مۆتۆرس و ئۆتۆمبیلەکانی. کاتێکی خۆش، خوافیز، بای بای.